بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم نووسراوەی کە بۆتان دەخوێنمەوە بابەتێکە کە ماریا تریگۆنا ساڵی 2008 لە کتێبی یوتۆپیای ڕاستین جڤاکی بەشداریکەرانەی سەدەی 21دا بڵاوی کردوێتەوە. تریگۆنای ئەرژەنتینی نووسەر، فیلمساز، دەرهێنەری رادیۆ و وەرگێڕ و لە ماوەی کار و چالاکیەکانی خۆیدا بە زۆری سەرنجی خسۆتە سەر خەباتە کرێکاریەکان و بزوتنەوە کۆمەڵایەتی و مافخوازانەکانی ئامریکای لاتین. ئەم بابەتە دەپەرژێتە سەر ئەزموونی خۆبەڕێوەبەری کرێکارانی کارگەیەک لە ئەرژانتین کە بە زانۆن یاخۆت فاسیمپەت ناسراوە. دوای ئەوەی لە ساڵی 2001دا ئەرژەنتین تووشی قەیرانێکی ئابووری یەکجار دژوار هات بەهۆی گەندەڵی دارایی و بردنەدەرەوەی سەرمایی وڵات و لە ئەنجامدا داڕمانی ئابووری و داخرانی سەدان کارگە و بێکاربوونی میلیۆنان کرێکاری ئەرژەنتینی لێکەوتەوە. کرێکارانی کارگەی زانۆن دەستیان گر بەسەر کارگەکەیاندا کە داخرابوو و هەوڵیاندا بە شێوەیەکی هەرەوەزی و بەبێ بوونی هیچ خاوەنکارێک بەڕێوەی برن. تریگۆنا بە وردی باس لە کێشمەکێشە یاساییەکانی بەردەم ئەم کرێکارانە دەکات کە چۆن بەسەریاندا زاڵ بوون و لە کۆتاییدا توانیان بەدیلێکی نوێ لە بەرامبەر مۆدێلی سەرمایەدارانەی زاڵ بخەنە ڕوو کە نەک تەنها شێوازی بەڕێوەبردن بەڵکو هەموو بوارە کۆمەڵایەتی و کەلتوری و ڕەگەزیەکانی گرتووەتە خۆ. فاسیمپەت یاخود کارگەی بێخاوەنکار نەتەنها یەک کارگە بەڵکو بزوتنەوەیەکە کە لە یەک سەدەی ڕابردووەوە لە ئەرژانتین دەستی پێکردووە و تا ئێستاکە بە سەدان کارگە و ناوەندی کاری و هۆتێل و قوتابخانە و نەخۆشخانە و هیتری گرتووەتە خۆ کە ڕاستەوخۆ لەلایەن خودی کرێکارانەوە بەڕێوە دەبرێن. بزوتنەوەیەک کە شایەنی ئاوڕلێدانەوەی جددی، لێوە فێربوون و پەرەپێدانە و بەڵگەیەکە بۆ ئەوەی کە بەدیهێنانی نەزمێکی تری ئابووری لە بەرامبەر سیستمی زاڵی ئێستا لە جیهاندا کارێکی مەحاڵ نییە و هەر ئێستاکەش بوونی هەیە.